گوندێ جم حەڕام گوندێکی کوردیە لە دەڤەرا کۆبانەیە دووی کۆبانەی بە 8 کیلۆمتران جهێلا ڕۆژهێلاتی باشوور نێزی چەل مالی یا چەل خانی لێ هەنێ و نێزی دسد نەشتەجیە گوندن هەموو کوردن دەما ئێریشا داعش سەر کۆبانێ و ڕۆژئاوای کوردستانێ گوندی هەموو کۆچبەر بوون چوون بهێلا باکوورێ کوردستانێ لێ پشتی ڕێزگرکردنا کۆبانێ 105 کەس ڤەگەڕیان و یێدن ئێمانێ چێ لە باشوور و باکوورێ کوردستانێنە و هەنێک جوانجی ئۆروپانێ گوندی کارێ چاندنیە دکن مینا چاندنیا دارێن زەیتونا و فستەقان و بستاناژی چێدکن و حەفارەژی جەموان هەنە ئەبا گاهی گشتن مێژ هێلا کەسێکیش گوند وەز بدەنگێ خۆت بێژم ئەز عەلی عەبدەڵڵا کۆلۆ پارێزەرم ji devera Dirbêsiyê